لە یاریەکانی هەفتەی چوارەمی خوری لاوانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر ئارارات لە یاریگەی دووەمی لە شارۆچکەی پیرمان میواندەری لاوانی هەندرێنی کرد. نوێی یەکەم بە هێرشەکانی هەندرێنی میوان دەستی پێکرد لەگەڵ فشارە یەک لە دواییەکانی، بەڵام لە خولەکی 19 لە یەشی کێڵگەڕەوەدا ناوبژیان فیکی لێدانی سەی بۆ ئارات لێدا. کیان بەهرۆز سەرکەوتووانە جێبەجێ کرد و گۆڵ یەکەمی بۆ لاوانی ئارات تۆمار کرد. دەخولەک دواتر ڕاستی قادر توانی ئەنجامەکە بۆ لاوانی هەندرێن یەکسان بکاتەوە. بەڵام ئارات سوودی لە لێدانێکی گۆشەوەرگرت و لە خولەکی 37دا لە ڕێگەی ئەمران ئازاد بە گۆڵی دووەم پێشکەوتەوە. لەگەڵ ئەوەی لە نیوەی یەکەم لاوانی هەندرێن 14 دەرفەتی گۆڵ تۆمارکردنیان هەبوو، بەڵام ئەنجام بە سوودی لاوانی ئارات بە کۆتا هات. لە نیوەی دووەمیش لاوانی هەندرێن تاگە لایەنە کۆنتڕۆڵی تۆپ و یاریگایان کردبوو، بەڵام ئارارات بە بەرگریکی پتە و دەرکەوتن و زۆر جاریش گۆڵپارێزەکەیان فریات ڕەز بوو. هەر بۆیە یاری بە هەمان ئەنجامی نیوەی یەکەم و بە دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی لاوانی هەندرێن بە کۆتات. بەم جۆرە هەردوویانە لە ناوەڕاستی ڕیزبەندی بوونە خاوەنی 6 خاڵ. دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەین کە لەگەڵ شەبابەکان بەردەوامن. بەڕاستی یاریەکە هەندرێن بوومە یاریێکی قورس بوو. دەوریەکەش ڕاوەستا بوو لە بەرمانگی ڕەمەزان و بەهۆی ناوبژوانەکان ئێمەش هەوڵماندا تیپێکی توگمە دروستکەین، فەریقێکی بۆ ئەش حازرکەین، هەموو لاعیبەکانیش وعدماندا بۆ یاریە بوو ئێمە موهیم بووینە 6 نقطە ئینشاڵڵا سەدارەش دەگرین. بە قورئان کاک حوسێن لە هەردوو شەوتی ئەمە یعنی بە تەواوی فشارێکی زۆر باشمان خست بۆ سەرەوان، یعنی ئەو جمهور هەموو شایەت بە خۆشتان شایەت هەردوو شەمە زۆر لەوان باشتر بووینی، بەس ئەوە بوو لە شەوتێکەم و لە شەوتی دووەم خوا موفەقی نەکرد و لە پێشەوەش زۆرمان توان. ئینشاڵڵا لە یاریەکانیدا بێ تعویزی گەمەکان دەکەینەوە ئینشاڵڵا.